لە هەر بڕگەیە کابیگری هەر کاتێک بەرژەوەندی خوان کە بێتە مەترسیەوە کوردستان و نیشتیمان و خەڵکان کردووە بە قوربانیەوە زۆر ئاسایی بۆ داگیرکەرانیش بێنە کوردستان بەداخەوە لە هەموو پرۆسەیەک شەکانگایان نابێت لە پێشە بیران لە بەرژەوەندەکانی خۆیان کردوێتەوە چێک لەوانە هەژماری منە هەژماری من هەموو شارەزایانی بواری بانک و موچە و داهات و پارازانن کە لە جیاتیەوەی پارە ڕاستەوخۆ بۆ موشەخۆرەکان لە بانکێکی حکومی فیدراالیەوە بێ ئەم پارەیە دوای هەموو مانگێک دوای قایمەوە گفتوگوۆ و مشتومڕێکی زۆر دێتە حسابێکی بانقی هەرێم لە هەولێر و دواتری لەو حسابێ بانقی هەولێرەوە جارێکتر دەخرێتە سەر هەژماری من کە بانقاهلەکانن کە دەسەڵات لیان سوودمەندە یەکێتی و پارتی سوودمەندن لەو بابەتەوە لە بەرژەوەندی ئەوان نییە تەڵتین بکرێەوە لە بەرژەوەندی ئەوان نیە ڕاستەوخۆ و چەخۆران و چە لە بەغاوە بگرن وە من پێم وە بە ڕۆژێک لە ڕۆژانی یەکێتیش ڕاستە بە قسە لە فترەیەکا بۆ حەوکو حملەیەکی هەڵبژاردن دژی هەژماری من جوڵانەوە بەڵام دەرکەوت ئەوانیش هەر لە سەرتاوە لەگەڵ هەژماری من بوون